بۆچی حکوومەتی هەرێم دامەزراندنی ڕاگرت؟ هەموو شتێکتان دەربارەی دامەزراندن و گرێبەستی فەرمانبەران پێدەڵم، چونکە شوێنی خانەنشینکراوە تازەکانیش پڕ ناکرێتەوە. حکوومەتی هەرێم با بڕیارێک دامەزراندنی ڕاگرت، هەر بەپێی بڕیارەکە هەموو گرێبەستێکیان لە بریجانان و خۆبەخشین قەدەغە کرا. بڕیارەکە بۆ ئەم ساڵە و حکوومەتی هەرێم دەڵێت کاتیە و ئەو 35,000 فەرمانبەرەشی کە خانەنشین بوون شوێنیان پڕ ناکرێتەوە. هۆکاری بڕیارەکەی حکوومەتی هەرێم پەیوەندی با بودجێ عێراقەوە هەیە، چونکە لە بودجێی 3 ساڵەی عێراق هیچ دامەزراندنێکی تێدا نیە بۆ هەرێم. تەنانەت ناتوانرێت هیچ کەسێک بخرێتە شوێنی ئەو کەسانەشی کە خانەنشین کراون. سەرچاوەیەکیش لە حکوومەتی هەرێم بە تیواری ڕاگەیاند. دەبێت بۆ بودجێی ساڵی داهاتووی عێراق پشکی هەرێم لە دامەزراندن شوێنی بۆ بکرێتەوە. واتە پێش کۆتایی ئەم ساڵ دەبێت عێراق بودجێی ساڵی 2026 ئامادە بکات و پشکی دامەزراندنی هەرێمیش جێگای بۆ بکرێتەوە. ئەو کات ساڵی داهاتوو هەرێم دەتوانێت دامەزراندن دەست پێ بکاتەوە. بەپێی زانیاریەکان پێویستی میلاکاتی هەرێم ساڵانە سەر و 7,000 فەرمانبەرە، چونکە هەموو ساڵێک 7 بۆ 10,000 کەس خانەنشین دەبن. لەسەر گرێبەستی نوێژ بە هەمان شێوەی دامەزراندن دەبێت ساڵی داهاتوو دەست پێ بکاتەوە. هەر بۆیە دەرچوانی زانکە و پەیمانگاکان ئەم ساڵیش چاوەڕوانی هیچ دامەزراندنێک مەکەن.